بەڵێ بنیرانی بەزگەنووس سڵاوتانە بێت چۆم کاتان باش ئەمڕۆ 7 ساڵ تێپەڕ دەبێتن بەسەر ئەنجامدانی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستاندا لێکەوتەکانی ڕێفراندۆم چین ئایا لە دەستدانی 150 خاش هەرێمی کوردستان پەیوەندی بە ڕێفراندۆمەوە هەبوو دەمەوێت چەند پرسیارێکی گرنگ لەگەڵ مامۆستا عەبدولخالق نووسەر و چاودێری سیاسی گفتوگۆ بکەم. مامۆستا زۆر سوپاس بۆ دەرفەتە. زۆر سوپاس. دەبێت پرسیارێکم لەوە دەست پێ بکەم مامۆستا. 7 ساڵ تێپەڕ دەبێتن بەسەر ئەنجامدانی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان کە بەڕێژ 93 کە سەرکەوتنی بەدەستینە. دوای تێپەڕبوونی 7 ساڵ تاوەکو ئێستا باستەوە دەکرێتن بەشێکیان شانازی پێوە دەکەن هەموو هاوڵاتی هەموو لایانی سیاسی بەشێکی تریشان بڵێن بەشومی دەزانن بە پلانێکی بڵێن تورکای دەزانن ئەمە چۆنە مامۆستا؟ بەنای خوای گەورە و میهرەبان زۆر زۆر بەخێربێن بەسەر چاوان. خۆی لە ئەسڵدا میلەتی کورد حەقی دەوڵەتی خۆی هەیە و لە مێژە دەبابی لە سەرەتای سەدەی بیستام خاوەنی دەوڵەتی خۆی بی ئەو مافەی لێستاندرایتەوە. هەموو میلەتی کورد متتەفیقە لەسەر ئەو قسەی. بەڵام ئەو ئامرازانەی کە بەکار هات بە تایبەتی ئەو کاتێک کە ڕیفراندۆم کرا زۆر جی تێبینیم چونکە کاینێ بکرابایە. ڕیفراندۆم ئەسڵەن لە ساڵی 2003 بکرابایە یان لە پاش ڕاپەڕین نۆتیەک بکرابایە چکە هەموو مەلەفەکان حازر بوو. ئەو کاتە کرام جێ تەعەجوبە جەنابی کاک مەسعود جەنابی مامجلال جەنابی قیادەکانی کوردی هاتن لە پاش 2003 عێراقیان دروست کردەوە چەچیان لە بۆ کڕی حکوومەتیان لە بۆ پێکینە لە بەندی حوتیان دەرکرد هەموو ئیشی بە تایبەتی جەنابی کاک مەسعود هەموو ئیشی لە بۆ عێراق کرد لە کاتێ ئەوجە لێ کشاوە برێ وەڵڵاو یاڵن بەردی تێگرن یاڵن جودا دەبینەوە زۆر چی سەرنجاوە زۆر یعنی ئەگەر ئەو نیازت هەبوایە دەبوابی لە نۆتویەکەوە بینای دەوڵەتداری هەوەنتە نییە بینای ئەوەی بکەیت کە لە شەرق ئەوسەد خەریتە تێک بدەیت هەوەنتە نییە ئەو مەساری قانونی دێ مەساری سیاسی دێ مەساری دیپلۆماسی دەوێ هەموو ئەوانە لە ناکاو بریا من لەرچێ مالیکی یان لەرچێ خەندە خەڵکی ناو کوردستانیان لەرچێ ئەوە ڕێفراندۆم بۆ شێوەی ناکری بۆیە گورجێکی زۆر گەورە بەرکورد کەوت. واتە مامۆستا لە پێشووتردا کاتی گونجاوتر هەبووە لە بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم زۆر گونجاوترە یعنی تووەرە تەفتیشی محکەمەی لاهای بکە کە کۆسۆڤۆ پێدەبتە دەوڵەت ئەمە ئەوانەمان هەموو هەبوو ئەو شروطانە بەس بەداخەوە دەزانین استراتیجێتی سەرکردایەتی کورد لە یەکەم هەنگاوی قەراری 688 دەرچوو هەتا دەگاتە ئەو دەستی لەسەر استراتیجێکی چەوت دەڕوە بابرین قەراری 688 دەرچوو ساڵی 91 لە دوای دەچن مفاوەزات لەگە عێراق دەکرد مەسەلەن لە 2003 کە عێراق ئینهیار دەکا دەچن جێشی دروست دەکەنەوە دەچن عێراق لە بەندی حەوت دەردەهێنن دەچێن با بڵێن دەستور دروست دەنووسەوە بەو شێوازەی موافقە لەسەر دەکەن یعنی هەموو هەنگاوەکانیان عکسی دەوڵەتداری بووە ئەوجا ئەوانە لە بۆ عێراق دەکەن لە ناوە خۆش هیچ ئیشە مەسەن دەستورێک لە بۆ کوردستان نەبووە ئیشێک نەکرای لەوەی کە میلەتی کورد بە شەعب تۆمار بکەن لە ئومەم متحیدە ئەوە زۆر مهمە چکە قرارەکەی ئومەم متحیدە لكل شعب حق في تقرير المصير ئەتۆگە شعب نەبیە جەوا هەیە ڕەنگە دەرێت چۆن شعب نینە نازانی ئەمە زۆر زۆر تحقیقمان لەو مەوزوعی کرد ئەسڵەن ویستمان مەحامیەکی دووەلی بگرین لە بۆەوەی ئەو ئیشە بکرێت کە کورد بە شعب تۆمار کرێت و بە شعب تۆمارینەکەی هیچ ئیشێکت پێ ناکرێت کورد چۆنە لە وەزعی قانونی لە ئومەم متحیدەی ئەوەیە لەگە عێراق شعبی عێراقیە کاتە ئەتو حەقی تەقریر مەسیرت نییە لە بەرەندی ڕیفراندۆمەکە لە ڕووی مەساری قانونی زۆر سەرچی ڕۆشت ئەو دراستە نەکرای پێم وایە قەرارێکی زۆر عشوایی و غەڵەت بوو پرۆفیسۆرێکی قانونی گەورەی نەمسایی قسەی کرد ئەو کاتی زۆر ڕاست دەرچوو گوتی ئەو ئیشە بەو شێوازە هەڵەیە ڕیفراندۆم وا لە کوردستان دەکرێت دوو پرۆسی دەری پرۆسەک ئەوەیە دەوڵەتی کوردستانی نێزیک بووە ببی و لە ناوی دەبە دەوڵەتی عێراقیش بوونی نییە دەیکاتە دەوڵەت بالفعل عینەن ئەوەی ڕوویدا تەماشاکە لەوەتی ڕێفراندۆم کرایە نا ئەنجومەنی سەرکردایەتی ڕێفراندۆممە نەجارش کە باسی ڕێفراندۆم کرا نە لە دانیشتەکان باسی دەوڵەتی کوردستانی مادە ئەگەر لێ بوو پێشی ڕێفراندۆم هەر وەفدەک هەر شاعیرێک هەر نووسەرێک هەم باسی دەوڵەتی کوردستانی بوو لەبەر ئەوەی نزیک بوو
بەڵام گورزەکی زۆر خراپ لە حرەکەی تەحرڕی کوردیشتە ئەوەی لە سەدەی 20 بە ئارەقە و فرمێسک و خوێن هاوار پێکات لەو ڕیفراندۆمەی ئەوە مەڵاستم ئەوە نیە داخۆت چیە کردچێ وەسفی حەقیقی ئەو ڕیفراندۆمەیەوە نەیبرێ ئەمە داخۆت دژی ئەوەی بین و ئەوە هەنەیە ئەو مۆزوع حەز دەکەم خەڵکی مسەقف بە جوانی ئەو شێکردنەوەی بکە دەبابێ ڕاست گۆشبی لەگە ئەو سەرکردایەتی وەکو ئێمە برێ کاکە ئەوە غەڵەتە مەیکن بەداخەوە با بڵین ئەهلی ئەکادیمی زانکۆیەکان یعنی خۆیان وەکومە دەزانین چەند جار ناقشم کرد بەس هانیاندا چن ئەوی شەب باشە مامۆستا وڵاتێکی زلی هێز وەکو ئەمریکا چەند جار داوای کرد ڕفراندۆم لەو کاتەدا نەکرێتن هۆکارێکی چی بوو کەەوە گوێ لە وڵاتێکی زلی هێز وەکو ئەمریکا نەژیرە واللهی ئەو کاتی ئەم جێم لە کاک مەسەوی وتی منەتی ئەوەندەی هیچ یەک نازانین زۆر سرم سوورمە چکە میلەتان کەس شتی وای نەگوتیە هەمووی دەبی منەتی گەورە و گچکەی جیهانی بزانی ئەوجە دەبێت دەوڵەت ئەو هەنیە بری ئەوە 4-5 کەسی کۆکی و ئومەن متحیدەیە هاوپەیمانی دووەلیە یەکێتی ئەوروپایە ئەوانە پاڵپشتن نەکەن قەت وەرە لە سەدەی 20 باز دەکەم پێشی سەدەی 20 سەدەی 20 ڕاستی هەندێک میلەت بە ڕێی حرەکەی تەحرڕی و شۆڕش بوونێ کە پاڵپشتی سۆڤێت و ئەوانەی لەگەدا بەس لە دوای سۆڤێت ڕوخە هەمووی پاڵپشتی ئەمریکا و هاوپەیمانەی لەگەرمی یەک کەس نەبوویتە دەوڵەت لە سەدەی 20 چۆن دەبێت برێ منەتی کەس نازم تەبعاً حولیاندا کاکە نەیکی بۆ شێستکە کردنی ریفراندۆم و دەوڵەتبوونی کوردستان قەراراتی دووەلی تایبەتی دەوی چکە لە شەرق ئەوسەد وەکو ئەفریقای نییە وەکو ئەوروپای نییە وەکو هیچ شوێنێکی نییە دێزاینێکی زۆر تایبەتە بەڵام تیلرسۆن نامەیەکی نات بەڕێی من دەستکەوتە بوو نەدێتەوە نەبوو و نەدەستبی لە بۆ کورد کە جارێ نووسینەکەی قووەتی چار هێندەی وعدی بلفۆر بوو چ لە داڕشتن چ لە قووە قانونیەکەی چ لە دافعی دیبلۆماسیەکەی تەعجوبمە سەرکردایەتی کورد ئەو نامەی تیلرسۆنی ڕەت کردەوە ئەو نامەیە ڕەت کردەوە بەڵام بە قەراری محکەمەی ئیتحادی ڕازی بوو قەت لەوەی ناگەم ینی ئەمن حەز دەکەم یەک بێ شتێکم لە بۆ ڕوون کاتەوە برێ ئەری سەرکردایەتی کورد لە بەرچی نامەکەی تیلرسۆنی ڕەت کردەوە یەک شاپی لێدا بەڵام محکەمەی ئیتحادی کە ڕیفراندۆمی هەڵوشاندەوە پێی ڕازی بەجاوە ئەوە بەشێک لە پرسیارەکەی من بۆچی حکوومەت هەرێمی کوردستان ڕفراندۆمی مەسەن بابەتی ڕفراندۆم مەسەن ڕەزامەنی دەڕبەر و قبولی کرد بە بەڕێدەرگای فدرالی عێراق چۆن مەسەن ئەوە ئاسانی بڕێگەی قبول کرد والله ئەوە دەزانین ئەگەر ترسا ئەگەر ناوە خۆبی چکە ئەم هەستم کرد ئەو کاتی سەرکردایەتی کورد زۆر بە شێوە زۆر ترسا لە قەراری محکەمەی ئیتحادی ئەوجا قەرارەکەش یعنی محکەمەی ئیتحادی چۆن برادرانی تورکمان لێرە لەگەر بوون بەشداری دانیشتنەکانیان دەکرد کەچی ئەوەی سکاڵای کرد بەڕێز کاک ئەرشەد ساڵحی بوو سکاڵاکار ئەوە بوو یعنی سکاڵای لەسەر کاک مەسعود و بە ڕەحمەت بی نەجمەدین کەریبین کرد ئەوانە نازم زۆر ترسان لەو سکاڵای ئاخری کە محکەمەکە قەراری دەرچوو یەکسەر حکوومەتی هەرێمیش پێی ڕازی بوو دەستی برند کرد زۆر پێمان سیر بوو نێودوڵەتی هەبوو هیچ فشاری نێودەڵی پێشتری هەبووە پێی گوتێ نایکەی دەدۆڕێنی باش کە بەجێ کەس نەکرا کە کردی بۆ تەسلیم بوو یعنی ئەجا ئەوەش مهمە لە پاشان ماسەلان دەبینین لەسەر نەوتە لەسەر قەراری تکەیە هەرێمی کوردستان سەد حکوومەتی هەرێم زۆر بەتوندی ڕەتی محکەمەی ئیتحادی داوە ناوی لێنا محکەمە سەورا ناوی بەس لەوی هیچ قسەچی نەکرد تەنانەت سێمین جاریش تەبلیغی سەرکردە کوردەکان کرا کە محکەمەیە لەسەر محکەمەی لەسەر ریفراندۆم ئەم بەڕێی من ئەگە مەحانی گەوریان بناربیان سەرکردەکان چەند جوان بەخۆیان بچوو بنایە محکەمەی دیفاعیان لە قەزەی کورد بیان گوێ کاکە ئەوە وەسائقی دووەلیمان هەیە وەسائقی تاریخیمان هەیە میساقی ئومەم متحیدەمان هەیە دەیان وەسائقی گەورەی بە قووەتریان هەبوو لەوەی جەبهەی تورکمانی کە کردی سەرکەوتوو دەبوون بەڕێی محکەمەی ئیتحاد بەڵام غایب بوون نەچوون تەسلیم بوون کە تەسلیم بوون ئەو قەرارانە دەرچوو قەرارەکەش ئاوایە کە ئەسەری ڕەجعی هەیە پاشی 10 ساڵی کە 15 ساڵی کەش دەرفەت بێ لە بۆ کورد بە پێ ئەو قەرارەی کە دەرچوات و ناتوانێت ریفراندۆم بکەیت یعنی سووتانی ئەو کارتێ باش مامەسەر لە وەکو باسمان کرد لە پێشووتردا چەند دەرفەتێک هەوە لە بابەتی ڕەفراندۆم سەر بەخۆی کوردستان سەرکردەکانی کورد نەیان کردیە 2017 کەوا وڵاتەکان باسییان لەوە کرد کەوا کاتی نەبووە کەواتە کەی کرابووە کەی کاتی دەبوو
خۆی کاتی بزانیان زۆر تایبەتە قەزیەی کورد و عێراق ینی باسی ئەوەی کرایە کە وەکو عملیاتی عاقل وەکو عملیاتی دڵ نازن ئەو وەسوانە هەمین ڕاستە زۆر دیقەی دەوی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوو شوێن هەیە لە دنیای ناوەڕاستی ئاسیا عیلاقی بە مؤتەمەر بەرلینە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی عیلاقای بە ساکسوی ئەو دوو شوێنە زۆر تایبەتە یعنی شتی لەسەر ئەم مەجال نییە لێرە باسی بکەم ئەو دوو شوێنە هەر هاوانتەنیە دەست لە بۆ هەر ئیشەکی بکەیت دەبی زۆر بەدی ڕاستەبی لێرەدا هەموو جیهان بالفعل حەقیشیان بگوتیان کاتینی ینی ئێستا و هەردێک وەدی کەی ینی ماسەلەن لە تیلۆسەندرێ ساڵێک ڕاوەستن یخۆ وە حەف ساڵ ڕاوەستن هیچ نەبوو هەر ناوی لێدەین تاپۆیە نازێت دەزانیت دەبوابی ئەو کاتی جەنابەت دەری دوو کات زۆر زۆر گرنگ بوو یەکیان کە ڕاپەڕین کرا یەکیان 2023 عێراقمەچەیشیمە هیچ دوو کاتی زۆر زۆر گونجاو بوون بەڵام حتا ئەوەی 2005 ڕیفراندۆمەشکە کرا ئەوش کاتەکی باشتر بوو لەوەی ئەوەی زۆر بەداخەوە ئەمن لە گفتوگویەکی کە جەنابی کاک مەسعود لەگەر مجەلەتی ئیتالیە باز دەکات لی دەپرسی دەرێ ئێوە بۆ ڕیفراندۆمی 2005 ئەگەر لێ ڕیفراندۆمی 2005تان هەڵۆشاندەوە کاک مەسعود دەرێ وەڵامە پێمان باش بوو هەر بەشێک بین لە عێراق و ئەو جیابوونەوەمان پێ باش نەبوو زۆر تەعجب دێ ئەو کاتی پێی باش نەبووە بەڵام 2017 کە زۆر نەگونجاو بووە عێراق گەیشتە مەرحەلەکی بەقووەت زۆر فەرقی هەیە لەگەر 2000 پێی باش یەک کۆمەڵە سوالی گەورە هەیە ڕاستی لای من 10 سوال 12 سوالی استراتیجی هەیە لەسەر ڕیفراندۆم نازم جوابی نییە باشە لەو بابەتی سەبارز هەر بە لێکەوتەکانی ڕیفراندۆم لە دەستدانی خاچی هەرێمی کوردستان بە 1950کە خاچ هەرێمی کوردستان لە دەستدرا ئەمە پەیوەندی با بابەتی ڕیفراندۆمەوە هەبوو یاخود ئەمە هەر ئەبووایە پێشمەرگە بگرێتەوە بۆ ئەو هێڵێکە 2023 بۆ دیاری کراوم خۆی پێشێوانە ئیتفاقیش ساری 2015 هەیە جەنابی کاک مەسعودە وەزیری پێشمەرگەیە لەگەر بە چاودێری ئەمریکایە لەگە عێراقی بەڕاستی لەوێ دۆڕایە زۆر هەشت مادەیە ئەو کاتەی ئیتفاقیکە لەسەر ئەوەیە ئەمە هەیتمان نەسی ئیتفاقیەکەمان هەیە باشە هێزی پێشمەرگە بەشداری جێیشی عێراقی دەکات لە بۆ گرتنەوەی مووسڵ ئەو کاتێ لە حەفت مادەی لەسەر کووردە باشە دەرێ دەبی بەشداری بکەی دەبی قیادە حەیدەر عەبادی بی خاڵشکی تێدا دەرێ دەبی دوای ئەوەی پێشمەرگە بەشداری کە دەبی بگەڕێتەوە شوێنی خۆی کە لە پێش 2023 ئەو نقطە زۆر خەتەرە بەداخۆ نازم چۆن ئیمزای کردیە خاڵشکی تێدایە یعنی حەفت نقطە ئەرکە لەسەر کورد خاڵەکەیە کورد ئەدێت چێتێ مەسەن ئەو کاتی مادەی 140 هەبووە ئەو کاتی پرسی پێشمەرگە هەبووە ئەو کاتی ڕیفراندۆم و مافی چارن ئەوانەی هیچ بازەکرێت داوای 415 میلیۆن دۆلاریان کرد لە بەرامبەری ئەوی ئەوە لێرەدا دۆڕاندنە چێدایە بەڵام ئەمریکا هەر ڕازی نەبووە میلەتی کوردیش ڕازی نەبوو ئەو نقطەی مادەی شەشەکە پێشمەرگە بگەڕێتەوە هاوپەیمانەیش ڕازی نەبوو ئەوەی کە برێن لەو ئیتفاقی دۆڕابوو سەرکردایەتی کورد دۆڕاندبی ئەمریکا خۆی پێوان پێڕازی نەبووی مانایە عێراق نەی دەتوانی بێتەوە بەڵام فاولەکەی ڕیفراندۆم درا جێشی عێراقی هات ئەمریکاش لەگەدا بوو بەریتانیا جگە هاوپەیمانی لەگەدا بوو خۆی چۆن ڕاوەستان خۆی ئەوە نهێنیە ئەگەر کاک مەسعود ئیستقالی نەدابای هاوپەیمانان و جێشی عێراقران دۆسەتە ناو هەولێر بە چ هۆکارێک آخر دەزانین چۆن ناوە کە ماگۆڕ لە سحێلان کاک مەسعودی دی پێی گوت بوو ڕیفراندۆم مەک وت ڕیفراندۆم بکەی زەرەر دەکەی و هێز دێ کە ڕیفراندۆمەکەی کرد 3 ڕۆژ پاشینی ماگۆڕک داوای لە کاک مەسعودی کرد گوت دەبی لە سەرۆکایەتی هەرێم بێ خوارد چکە ئەگەر نا خۆت دەزانی کاک مەسعود مدەشتەوە شتەچی گوت بە میلەتی کورد بڕە خۆش بۆ قسەکە گوتی کاکە ئەمە سەرۆکی هەرێم دەمێنێمەوە هەتا دەوڵەتی کوردستانی دروستەکە شەکی باشە قسەچی بۆ وابزانم یعنی ئەگەویش بەڵام ڕیفراندۆمی کرد و لێ پاشگەز بووینەوە ئەوجە ئیستیقالەیدا ئەنی بزانە ئیشی شپرزە چۆنە استراتیجیەنە ئەو کاتی کە کاک مەسعود ئیستیقالەیدا ئەوجا ئەمریکا و هاوپەیمانان جێشی عێراقیان ڕاگرت باشە مامۆستا زیانی ئەمریکا چی بوو لەو ئەنجامدانی ڕیفراندۆمە یاخود زیانێکی زۆر بەر ئەمریکا چکە ئەو استراتیجیە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدای نابوو
کە دەوڵەتە کوردستانی گەورە چکات دەزانین لەبەرچی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یان میلەت رازینە یان دەوڵەتەکە رازنی ئەمریکای لیبی ئێستا لە تورکیا هەیە لە سعودی هەیە لە وڵاتانی خەلیج هەیە لە زۆر شوێنکە هەیە حکوومەتەکە رازیە میلەتەکە رازین بەس لە کوردستان حکوومەت و دەسەڵات و حیزب و میلەت هەموو رازی بوون کە هێزی هاوپەیمانان لە کوردستان بکەواتە باشترین شوێن لە بۆ ئەو بوو ئەوش چی کرد سەبەر بینای ئەوەی دەکرد کە لە ڕۆژ ئاوا جێگیربی لە کوردستان لە سەر و لە ڕۆژهەڵات لە هەموو شوێنەکان بەرەبەرە بینای ئەوەی دەکرد کە وەحدەتی کوردستانی دروستبی بگاتە سەر دەریای سپی داوەڕاست ئیشی لە بۆ کرد ئەو ڕێفراندۆمە ئەو پرۆژە گەورەی تێکدا لە بە هەندی ئەمریکا زۆر حەولی خۆ زۆر ئیشتکە کرابوو قەت ئەمریکا وها بەس نهاتە مەدان بەڕاستاوی برێ نەیکەی زۆر خەتەرە زۆر گەورەیە بەڵام هەر کردیان ڕاستی ئەو زەربە گەورانەی لە پێش چاو بە حرەکەی تەحریری کەوت زۆریش هەیە لە ئێمە دیار نییە مەسەن یەک لەوانە ئەو پرسیاری تووە کە ئەمریکا پرۆژەکەی لێ ئاڕۆژ بوو لێ ئەو پێی دەگوترێت لە هەولی پێی دەگوترێت هەر بزۆرکە بەرپرسانی کورد ئاگداری ئەو تا ئێستا پێ ڕاست نەبوویتەوە بەرپرسانی کورد ئاگداری ئەو پلانی ئەمریکا نەبوون بۆ خۆی کوردستانیی گەورە کە ڕەزامەندیاندا بۆ ساڵی دوابخرێت مەسەلەن ئەمینداری گشتی یەکگرت و بەشدار بوو کە پیاوەکی ئاخرە بەشەکی زۆری یەکێتی تێدا بوون هەمیان تێدان بەڵام بەشە خەرچی شخصیاتی تێدا و مەسەنەیەکی وەکی کاگوشیار زێباری یان حتا کاگنی چیروان ئەوانە تێدا بوون لەو ئیشەی دەرێن کاگنی چیروان گوتی کورە ئەوە ماترسیە ئەوە ئەو تێدا نەبوو گۆڕان بوو لەگە کۆمەڵ ئەوانیش لە دواییدا چوونە هەڵبژارنەکەی و ئەنی لێدوانەکانیان تقریبا تەراجع بوو دەنا هەمووی تێدا بوون یعنی تعجم دی ئەوانە چۆن نەیانزانی ئەو پرۆژە گەورەی تێکەدا ئەوە ناکرێت چکەمان بەرپرسەکی زۆر گەورەی ئیسلامی هاتە لای من پەیامەکی هینە وتی ئاگاتەن لێبی ئێوە دژی ڕێفران گوتمان نا دژی ڕێفراندۆم و ئەوی چۆن کەس چێت دژی ئەوی بەڵام فاشیلە کەرکوب لە دەستی وە گوتی نەبا ئەو شتانە نییە گوتم ئەی چییە گوتی وەچی فیدرالی دەبتە ئەمری واقع کورە گوتم ئەگەر ڕێیتان وایە زوو بڕۆن بە کاک مەسعودی برێن بەخت پیادەی خۆتان برێن ئەوە هیچ ئەسڵ و ئەساسی نییە دەدۆڕێن ینی نازم لەبەرچی وا هەر خەڵەتا بوون ئەو پرۆژەی ئەمریکا لەبەرچاو بوو نامەی تیلرسۆن لەبەر دەستدا بوو قەراری ئومەم متحیدە هەبوو کە نەیکەن قەراری جامیای عەرەبی هەبوو قەراری یەکێتی ئەوروپا هەبوو لە دنیاە قەت یعنی نزیکەی 50 ساڵ دەبی ئیجماعی وها دروست نەبووە لە دووەلی کە برێن نەیکەن کەچی سەرکلایەتی کورد نازانم چ بوو کردی لە پاشان کە کردیش هەموو 24 ساعتی پێ نەچوو پشێمان بوو باش مامۆستا زۆر لە وڵاتەن داوایان دەکرد لە بۆ 1 ساڵ دوا بخرێتن لەو 1 ساڵە چی دەگۆڕە لەو ماوەیە کەمەیە چی دەگۆڕە ئەنی پلانەکەی ئەمریکا جێبەجێ دەبوو کوردستان و ڕۆژاوای کوردستان مەسەلەن ئەتو بڕۆ نامەکەی تیلرسۆن بخینەوە تێدایە دەرێ قۆناغی یەکەم لە دوای ئەو ساڵی ئەگە ئەو نقاتانە ئێوە داوای لە عێراق دەکەن نهاتە دی قۆناغی کۆنفدرالی تێتەوی ئەو دەستکەوتە گەورە نەدەبیتەوە نەدێتەوە بەخەونیش نایێتەوە یعنی شتێک بوو قەت ناویتەوە ئێستا ئەگە ئەو ئیشە جێبەجێ بکرا و بەجێی نامەکەی تیلرسۆن کراوە ئەمن لێ مەسوولم لەو قسەی ئێستا لە قۆناغی کۆنفیدرالی بووین قۆناغی کۆنفیدرالی دەوڵەتە گەڕانەوەی نییە تازە جارشکە بەمەعنا لەوەی دەرچوین ئەمە لە چوارچەوەی عێراقی قەتیز ببینین لە چوارچەوەی قەراری ینی ئێستا وا لە پاش با بڵێن وەکووری ئێستا ئەوە کە نەکرا ئەدی چکرا ئێستاوە 150 جێیش عێراق گرتیەوە نییە بەڵێ ئەدی 149ەکەیت کەچی دێت تورکی هاتیە هیچ دمایە ئێران بە تەکەیف خۆی دەتوانی ساڕۆ بارانت بکە هەرچی بیانێ وا دەیکەن ینی هیچمان نمایە مشتومڕێک زۆر هەبوو لە ڕێفراندۆمدانی باسیانەوە دەکردکەوە تورکیا دەستی هەیە لە ئەنجامدانی ڕێفراندۆم کە هەر ئەبوێتن بکرێتن بەڕێز ئاماژە بۆ هەموو خەڵان دەکەی لەگەر بۆ ساڵێک دواخرا بۆیە ئاماژە زۆر باشە بوو کەواتە بۆچی هەرکرا تورکیا دەستێدا هەبوو لە بابەتی ڕێفراندۆمدا زانی ئەوانەی وە دەرێن دا وەکو برێ لە کۆنەوە جەلالی و مەلای لە کۆنەوە بەخۆزانی دژی کرد لەوێ دێ بەڵام هەندێک بەڵگەشیان بەدەستە بۆ ینی دەپرسن لە منیان پرسید دەنە تو ڕای دوانیە بەڵام وەرە وەڵامی ئەو پرسیارەمان بتەوە تورکمان زەبای تورکمانی لێرە بەشداری دانیشتەکانی سەرکردایەتی ڕێفراندۆمی دەکرد ئێکەکرا
هەر جەبهەی تورکمانی سکاڵای کرد یعنی لەو سوالانە ئەوەیە بەخۆشمە ئێدرێ باشە جەبهەی تورکمانی سکاڵای کرد و ڕیفراندۆمی هەرشان ئێستا لەبەرچی لێرە وەزیرێکی تورکمان هەیە لەو حکوومەتەی ئێستا لەبەرچی ئێستا پارتی دیموکراتیکە هاوپەیمان لەگە جەبهەی تورکمانی لە بۆ قەزیەی کەرکووک و محکەمەی ئیتحادی سکاڵایان کردیە و پارتی بایکۆتی دانیشتەکان دەکا هاوکاری لەگە جەبهەی تورکمانی زۆر ئیشی لەگەرەوان هاوکارە لەگە تورکیا ئێستا زۆر هاوکارە مەسەڵەن هێنانی جێیشی تورکیا هەموو کەس زانی چۆنە و چۆن نییە مەسەڵەن تورکیا کەت نەچی دەکات لە کوردستان دژەتی ڕۆر بەیانەکی دەردەکات لە بۆی ڕێک دێخی و دەری ئەخۆلاک هاوڵاتی نەبووە و گەری لا بە دوای دەردەچی گەری هاوڵاتیە یعنی ئەو پرسیارنەکە ڕاستی ئەم وەڵام نییە بەڵام بەگشتی هەست دەکەم تورکیا نەبوو هەست دەکەم دافعی وەتەنی تێدا بوو سەرکردەکانی ڕێفراندۆم بە دافعی وەتەنی حەزیان کرد دەوڵەت دروستکەن ئەو هەنیە ئەوی دەرێن عمیلن و ئەوە مخەتەتی تورکیا بوو لە بۆ ئەوەی ئەو هەرێمە تێکچی و دەوڵەتی کوردستان تێکچی بەڕێی من ئەوە دقیق نییە ینی ئەوانەی بەشداری ڕێفراندۆمیان کرد لە بۆ دەوڵەت و بەڵام نەشارەزاییەکە لە حەد بەدەر نەشارەزایی بوون یعنی گورزەکی بە نەزانیان بە زانین بی گورزەکی زۆر زۆر گەورەیان لە ئومێدەکی گەورەی 100 ساڵی کووردا کە نزیک بوو ببی ئەوە حەقیقەتەکەی بڕێ ئەنی ئەو کاتە لە جەمدانی ڕێفراندۆمدا ئەوەزەم ڕاوێژکاری نێودەوڵەتی هاتچ بوون بۆ بڕێوەچوونی ئەم پرۆسەیە کەسیانیان ئەزان کاتەکەی گونجاونیان پێمان نییە ڕاوێژکاری نێودەوڵەتی هاتووی پرسیان بە هەر ڕاوێژکارێکی کرد گوتیان نیکەن ئەو مەلەفە قانونی کە دەستان کردی هەو نییە زەین کێشە ئەوە بوو ئەتوو کە مفاتحی چۆن دەبێت دەوڵەت چکە تو لێرە بەشەکی لە عێراق یان موافقی عێراقی دەوێت یان قەرارێکی ئومەم متحیدی دەوێت ئەو دوی دێمە ئەو کاتیش توێژینەوەکمان کرد لەسەر ڕیفراندۆم تەسلیمی هەموو قیاداتی کوردمان کرد کە مەساری قانونی دووەلی لە بۆ بە دەوڵەتبوونی کوردستان چیە بەس بەداخەوە ئیلتزامیان پێ نەکردووە پێشمان گوتن کەرکووک لە دەست دەچی ئەنی مەسلەی کەرکووک لە دەستدان ینی هەموو خەڵک دەیزانی نازم سەرکردایەتی کورد جاوا بە ملیەک دەین ئەو دەرێ خاین ئەو دەرێەوەنە بالفعلیش تەمەشاکە خیانەتە ینی حقیقت لە دەستدانی کەرکووک هەتا دەگاتە سنجار خیانەتە بەڵام چێ کردی حقوێ لێ بگەڕێن لزنەکی وەتەنی گەورە تحقیق بە چکە دوو شتێ یەکیان پێنج سەر ئەندامی مەکتبی سیاسی یەکێتی بە خۆی دەرێ ئەرێ لە خیانەتمان کرد یمانە تۆ یەکەش لە لای پارتی دیموکراتی کوردستان کاک مەسعود لە کتێبەکەی خۆی بەرجی پێنجەم بەخۆی دەرێ ئەمەش ڕێککەوتنمان کردیە یعنی هەردوو گۆ دەرێ ڕێ بەڵام ئەوی کاک مەسعود نووسیم لە خەتشم لە بندای لە کتێبەکەی باز لەوەی دەکات دەرێ بەس ئیلتزامیان نەکەنەس مهم ئەوەیە تو هەردوودا ڕێککەوتنتان دیارە کردی دیارە بەڕاستی غامزایشەکە بەڵام باشترین ئیش ئەوەیە لێ بگەڕێن لجنەکی لە حکەمای گەورە شخصیاتی گەوری کوردستان هەیە لە 5 کەس لە 7 کەس پێک بێت تحقیقەتی لەو ئیشی کە بزانین حیزبك بەتەنها کردیتی هەردوو حیزبی دەسەڵاتە حیزبیت کەی لەگەرە یان کەسیان نینە یعنی ئەوە تحقیقاتێکی دەوێت ماوسەگە ڕێککەوتن کرابیتن بۆچی لە بەرەبیانەکەندا شەڕێکی بچوو کرابوو لە کەرکووکانی وەزام 5 پێشمەرگە یەک شەهید بوون لە پای چی ئەو وڵا ڕاستە ینی شەهیدانەکەڕێککەوتن کراوە شەهید بوون برادرانی پارتی هیچ شەڕەچیان نەکردێت لە سەر تاسەری کوردستان جگە لە هەندێک لە دوو شوێن بڕچیان کردێ باشە لە پشت پردێکە بدێ لەگە لە سەحێران لە مەخموریش تەق تۆ کرایە ڕاستەکەی ئەیکە ئەمریکا ڕایگرتن خۆی دەبوابی لە ناو کەرکووک هەتا دەگاتە ئەوەی شەڕیان بکردابای ئەگەر ڕاستە و ڕیفراندۆمە و ئەوەی بەڵام کەسیان شەڕیان نەکرد ڕاستی لە هەندە شوێنە معلوماتمان هەیە مثلا لە مەخمور زابط ناردرایتە ئەوەی لای جێشی عێراقی کاکە وەرن بە سلمی وەرن سەر لەوەی سۆرتە ینی چیاوە ئیتر مثلا لە کەرکوچیش ئەو باسە هەبوو قیادەك لە قیادەکانی یەکێتی بەس بزەبت ئەوم لە بیر نمایە بازەکە دەرێ ئەمە ئیمزامان لەسەر کردیە وەکو یەکێتی کە ئیتفاقیە لە دوکان دانیشتن کرایە باسی ئەو مۆزوعی کرایە چۆن عێراق بێتەوە پارتی و یەکێتی پێکەوە دانیشتونە ینی ئەوانە هەموو زۆری لێڵی تێدایە هەر لەبەرەوەی دووبارەی دەکەمەوە باشترین ئیش ئەوەیە ئێستا وبێەوە نەبتە مەسەلەی تاریخی ئەتو خائینی یان ئەمن خائین هەردوو خائینن یانش خیانەتە بە تاکید خیانەتە چی گەورەیە بەڵام خیانەتەکەش ئەنجامی ڕیفراندۆمە
باش هیچ کوگومان نییە و پێشترێش ڕێککەوتنی تەموز باسم کرد تێیدایە لەبەر هەندێ لیجنەکی باڵای دەوێ بە بێلایەنانە تحقیق بکە بە تایبەتی لەو دوو حیزبی کە سێ حیزب هێزی چەکداریان هەیە لە کوردستان حیزبی سۆسیالیست یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان ئەو سێ بۆچی شەڕ نەکرا ئەو کاتی قائیدی هەموو قووات چێ بووە وەزیری پێشمەرگە چێ بووە دەبی تحقیقی ڕاستە کەواتە بۆچی ئەو لیژنی پێک نەهێنرێتن دەگەری کەسی پارتی یەکێتی و ئابزان ڕازینی نازان بزەبێت ئێستا تو لێرە ئەعلان بکە ئەم پێم خۆشە لەو منبەری ئێوە برێ ئەوە وا داوا دەکەین ئێوە چێ ڕازی نییە و چێ ڕازیە برێ ئەوەی ڕازیە دیارە پەرێز پاکشە ئەوەی ناڕازیە دیارە ئەو دۆڕاندیتی تحدیەکی وایان بکە بڕێ زۆر باشە باش هیچ دەرفەتێکی تری هەیە بۆی کەرکک بگرێنێتەوە سەر هەرێمی کوردستان جارێکتر بەڵێ ئێستا لەو هەڵبژارنەی باشە لەو هەڵبژارنی ئەمان زۆر حەولماندا چکە گۆڕانکاری بەڕێوێ گۆڕانکە ینی با قسەک لەسەر هەڵبژارنی جاربی بکەم دۆڕا و دیارە بەسە تا ئێستا براوە دیارنی ئەمە دەمانویست براوەش دیاربی بەرەی مەعارەزەبی بەجیان نەکردی کاتە بەرەی مەعارەز براوە نینە ئەگەری هەیە وا پێ دەچی ئەگەرێبی لە دەستێکی نائەمین دیسان بستەوە دەستێکی نائەمین یان بە ڕاستە خۆ برێن هەست دەکەم پارتی دەڕۆت دۆڕێنی یەکێتی دەیباتەوە دەبی لە ئێستاوە ئیش لە بۆ ئەوی بکەین کە پارتی لە 2024 دەدۆڕێنی وە بکەین یەکێتی نیشتیمانیش لە 2024 بدۆڕێنی ئەگە مەعارەزە بەجێی منیان بکرا وایە لە 2024 پارتی و یەکێتی پێکۆیان دەدۆڕن بەڵام ئێستا تازە گۆڕانکاریەکە هەیە پارتی دەیدۆڕێنی ئەیش چۆن دەیدۆڕێنی ئەگە خەڵکی زۆر بستە دەنگدان ئەوجە دەدۆڕێن دەنە نادۆڕین بەناین یەکەم دەبی بەس خەڵک زۆر بچی پارتی دەدۆڕێنی پێ دەچی یەکێتی بیباتەوە دەبی لە ئێستاوە ئیش لەسەوەی بکەین وەبی تەمەنی ویژە ئەوەندە درێژ نەبی ئەو حکومە ناشیونەی کە کردیتی و بیکاتەوە ئەو جارە ئەو دەیباتەوە لە داهاتوو وە بکەین ئەویش بدۆڕین کە بەڵام دۆڕاندن بە معنای محکمەکردنی پارتی و یەکێتی وەچی هەندێک معارەزە درێن لە سێ دەردان و بەعەوە نییە بانش ببنە حیزبەکی مەدەنی و لە ئاڵ و گۆڕی دەستگۆری دەسەڵات بکەن و هێزی چەکداریان نەمینێ لە هەڵبژارنەکان داهاتوو بەشدار بکەن و لە بۆ خۆیان بەشک و جارێک دەشی بن مامسە دەینەوە سەر بابەتی هەڵبژار مەسکۆتا پرسیارن سەر ڕێفراندۆم بیتن یەک قسم نەبیست باش ئەگەر ئەوانە بدۆڕێنن بەڕێی من کەرکووک و ناوچە دابڕێنەکان مەجای گەڕانەوەی ئێستاەوە وەزی ئەوە کوردەگووا بووە محاوس بەڕاستی دەستکەوتە چی گەورێ ئەم پارتی وایە یەکێتی وایە سۆشیا هەرچی وایە پێم وە بوو دەستکەوتە چی گەورەیە کە محافظ کوردە بەمانە نیشانەی ئەوێ مەجال هەیە ئەتۆ ناوچانە بجێڕی مامسا کورد لە بەرامبەر وەرگرتنی پۆستی پارێزگاری کەرکک بازم چلنەوە پۆستی دیکەی بەخشیەوە بە عەرەب و تورکمان ئەمە دەستکەوتە دەستکەوتەکی زۆر زۆر گەورەیە بە معنای ئەوەیە مەجال هەیە ئەتوو کەرکک و ناوچە دابڕێنەوەکان وەرگریەوە لەوەی بەڵام ئەگە کورد هەمووی یەک پارچە بواە بۆ بە تایبەتی ئەم وەک خۆم ڕائیم لەگەر ئەوە بوو کەسێکی بێلایەن بی لە تەلەڤیزیۆنی باسم تەنان لە تەلەڤیزیۆنی برادرانی یەکێتی نیشتیمانی باسی ئەوم کردە کە من تەییدی ئەوچی کەسێکی حیزبی ناکەم پارتی دیموکراتی کوردستان لەوەی ئەمە با بڵێن مووقفمان وەچێک بوو کە زۆر بەس زەحمەت ئەمە مووقفمان وەچێک زۆر باش ئەو داوای کرد کە یەکێکی سەربەخۆ گوتم ئەمنیش تەییدی ئەوەی دەکەم ئەو بۆ چوونە ڕاستە سەربەخۆ وایە بەڵام ئێستاش محافزەکی باشە تازە مادەم بووێ با تا هەموو لە یەک تەیید ئەگەر هەموو کوردستان برادرانی پارتیش تەییدیان کرابایێت تووشی ئەو تەنازولی نەدەبوون کەس ئەو هەموو پست پێشترێش خۆ ئەگە برادرانی پارتی باش بەهاتانان پێش حیزبەکان باش بەهاتنە پێش خۆڕاکەنجبووری ئەوەندە ساڵا حکمی نەدەکرد ئەوە هەمووی خۆمانە غەڵەتی خۆمان زۆر باشە کۆتا پرسیارم بە سەر ڕێفراندۆمیت مامۆستا ڕێفراندۆم تاپۆی ڕەشە وڵاگە ڕاستی پێ برێم بڕۆن پرسیار لە هەر قانون ناسک باش بڕۆن پرسیار لە کەسێکی دووەلی بکەن دەرێن ناوڵە هیچ ئەسل ئەساسی زۆر گوناحە ئەو هەموو غەدر و غودرتان کرد ئەو هەموو چاواشەکەی ئەوش هیچ شتێک نەمایە لەبەر چی لەبەر ئەوەی دەسەڵاتی کوردی حکوومەتی هەرێم بە خۆی چووە ئیمزای لەسەر سێ هەنگاوە یەکەم جار حکوومەتی هەرێم بەیانی دەرکردوەتی ڕیفراندۆم سەر دەکەین ئێستا سڕ کرایە حکوومەتی هەرێم کردیتی تا ئێستا ئی دووەم گوتیان ڕێز لە قەراراتی محکەمەی اتحادیەکردن بەس نا عێراق نا ئومەم متحیدە بەوەی ڕاز دەبوو گوتیان دەبی یەکێکتان بنێرن ئیمزا لەسەر قەرارەکەی محکەمەی اتحادیەکردن کە ڕیفراندۆم هەڵبژاوە بالفعل ئەوان چوینە
ئیمزایان لەسەر کردیا ئەتعامی مەحامیشیاندایە کە ئیدۆڕاندنەکەی ئەوە بە معناتێ بە معناوەیە تاپۆی ڕەش و هیچ شتێک نەما هەیە دەرێکا کە ئەو ڕیفراندۆمە بە کەس هەڵناوەشێتەوە ئیلە دەبێت ڕیفراندۆمەش کە بکەی ئەو ڕیفراندۆم ئەوە هیچ ئەسلینیە بەڵام حتا ئەگەر وەژووی ئەنگۆ مادەم وایە ئەو هادەرێن ئەلی چۆن حکوومەتی هەرێم سڕی کردیا ئەو بە بەیانی ڕسمی ئەیت کە بەنهێنی کردیتی بەڵام ئەوە بە بەیانی ڕسمی ئەلی بۆ بێ دەنگنی ڕیفراندۆم ئەوەی درێم ڕیفراندۆم چیمە ئەوی ئەم درێ یادی ساڵانی دەکاتەوە جورئەتت هەبی وەرە بە مەردانە برێ حکوومەتی وەرە مزاهرە چ بکەن برن حکوومەتی هەرێم ئەتوو لەبەرچی ئەوە لە 25 ئۆکتۆبرەوە ئەتوو ڕیفراندۆمت سڕ کردیا دەبە مزاهرە چی بکەن مقالەی بنووسن لەسەر هەن لەوەی ڕادزانی بەڕاستی ئەوانەیە ئەو قسانە دەکەن نەجددین یعنی ئینسان دەبی غیرەتی هەبی لەو شتانە قسەی خۆی بکە ئەگەر ڕاستیە سڕی کردی کاکە حکوومەتی تووە جەم پرسیارەکەش ئەوەیە ئەو حکوومەتە کە سڕی کرد پرسی بە کاک مەسعودی کرد حتما دەبی پرسی کردی حکوومەتی هەرێن پرسی بە سەرکردایەتی ڕیفراندۆم کرد حتما دەبی کرد ئەدی ئەنگۆ موقیفتانتیە ئەوانە هەموو پرسیارن لەسەرەوە فەقیر حارەك لەو لای ڕا هەلەمەچی برندەکە وەڵام ئەم ڕیفراندۆم چیم یان ئەم ڕیفراند یادی ساڵانە دەکاتەوە وەرە کاکە بەس سەرەکی بەرز داوا لەو حکوومەتی بکە خۆ پیشاندانەکە بێ حکوومەتی هەرێم دەبێت ڕیفراندۆمی ئازاد بکە یخۆنا نەوەی نوێ ڕیفراندۆمی سڕ کردیا نا ڕەوشەن بیرانی تر نە یەکێتی نیشتیمانی کە دەرێن خیانەتی کردێت لاوێ نا ئیسلامیەکان نا هیچ لایەک ئەو ئیشەی نەکردیە حتا حکوومەتی عێراقیش دەی کردیا ینی قەراری دەرنەکردێ لەسەر ئەتو حکوومەتی هەرێم بەخۆت کردیت ئەگەر سڕ نەکرا بۆیە ئەتوانرا پەیوەندی نێودەوڵەتی تۆزێک چاک بکرێتەوە یاخود حکوومەتی عێراق ڕەزامەندی بدات لەسەرکردنەوەی دەواازە سنووریەکە پرسیارێکی گرنگە زۆرەوە بەلای کمی ئەگەر زوود ینی ڕۆژی یەکەم و دووەم سەرکردایەتی کرد دەستی بە تەراجع نەکردوە یەکجار وهای لێ نەدات بەو دەرەجێ بەزەوەندە ترسان ئەمن حتا ڕۆژی ئەوەش لەگەر نەبووم کاکە نەیکەی بەڵام کە کردی بەڕای من وتمان تازە نابی تەراجع بکەی چۆنەتی نایە تازە ئیشێکی گەورەی بەعکسەوە لەو دەمی هەتا ئێستا دانیشتناک با بڵێن سەرکردایەتی ڕیفراندۆم کە سەرکردایەتێکیان پێکە نابوو دانیشتنەکیان نەکرد بەیانێک نەبوو تایید هەتا ئێستا بابەتێک نووس ساڵە نەجارێک قسەک دەکرێت ناسم چ بە شەرمەوە لە پەنایەکی زۆر عیباوە دەبی دەوابی ئیش لە بۆ بکرێت دەوابی تەراجعی نەکرد هەرچی دەبی بابی جێش عێراقی هات خۆ تو دەبی دەبای بزانانی تورکیا هات ئێران هات تازە تو مادەم کردیتت وا لێ نەکەنێت تەراجع بکەی بیستنی دەبە هەندی تاپۆی ڕەش و ماپۆی ڕەش نما سەرکردایەتی کورد و حکوومەتی هەرێمەوەندەی تەنازل کرد لە ڕووی قانونی وای کرد 20 سال کەس ڕیفراندۆم کرد دەسووتێ بڕۆن با سوال لە قانون ناسە گەورەکان کەم بزانە ئەو هایانە زۆر گوناحەوڵاوە تاپۆی ڕەشە یعنی هەندە مسەقفی کورد هەیە دیمە نیشتی جوان دەکا و زۆر بەداخەوە ینی ئەو مستەلاحانە دەبینەوە لە بۆ سەرکردایەتی زۆر باش مامۆستا سەر بابەتی هەڵبژاردن کە بڕیار وایە لە 20دا لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت ئەمڕۆ بانگەش دەستی پێ کردووە جیاوازی چی ئەم هەڵبژاردنەکانی ترەمە لە کاتێکدا بۆ یەکەمین جارە کۆمیسیۆنی باڵای سەر بەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی ئەم هەڵبژاردن ئەکات جیاوازەکەی چێ لە بەڕێوەچوونی هەڵبژاردندا خۆی زۆر ڕوونە لە هەموو هەڵبژاردنەکان کە جیاوازم یەکەم جارە تەزویر ناکری یەکەم جارە وەکوبری دێزاینی لە بۆ ناکرێت چەند جارە حیزب هەبوو هێشتا هەڵبژاردن نەبوو دەیزانی چلو ئەوەندە کورسی دەینی حیزبیت کەش هەبوو دەیزانی دێگو ئەمن ئەوەندە کورسی دەینم ئەوەی نەیدزانی معارەزە بوو وە میلەتیش بوو نیانزە ئەو جارە هیچ شتێک دیار نییە هەر عینی ئەو هەڵبژاردنە لە کەرکووک هەتا مووسڵ ئەو مفۆزیە سەرپەرشتی کرد یەک سکاڵا نەبوو ینی نەتیجەی حەقیقی بوو ئەلەوێ نیوەی کوردستانە برادرانی پارتی 6 کورسیان هەیە حەقیقەتە لەبەرەوەی نەحەقیان نییە لەو بەشەی کوردستانیش لەو هەڵبژانەی بترسێت و ئەوەی دەبینم لە ئاستی مەسئولیت لە بۆ هەڵبژاردنی وەزەر بەس پارتی دموکراتی کوردستانە باش ئیشی کردیا بەڵام بەداخەوە دەنجی نییە هەیانی کاک مەسعود هاتە مەیدان ئەوە هەموو هاتینە مەیدان کاریگەریەکی وای نەبووە دەزانن هەڵبژاردنە چی ڕاستەقینەی گەورە و کاریگەرە و گۆڕانکاری بێت حیزبەکان کە زۆر نەیانزانیە ئیش بکەن لە کاتێک ئەوەی کە دەدۆڕێنی پارتی ئابجارە بەڵام زۆر باش هاتە مەیدان حەولیدایە حەولەکەی زۆر ئەسەرێکی زۆر گەورەی ئەوانی تر لەو ئاستەینینە بزانە لە بەرچی لەو ئاستەین
لایەنی معارزە دەیانتوانی یەک بگرن یەکیان نەکرد ئیشکردن ئەو نوع بەو نوع ئیشەی ئێستا دەبینم لایەنەکانی معارزە هیچی نابتە بەدیل یەکێکی نیشتیمانیش ئێستا هەتا ئێستاەوەی ئیشەی کردی نابتە ئەو بەدیلە لەبەر هەندێمە دەین لایەنی دۆڕا و دیارە لایەنی براوە دیار نییە ئەوەی ئێستا کە دەیبینین ئیشکردنەکان ئەوەیە جم و جۆڵک هەیە ینی خەریتەک هەیە ڕاستەکەی کە بەڕێ بەڵام ئەو خەریتە جارێک کازی بەیە هەتا نەچینە ناو ڕێکلامی ڕاستە هەڵمەتی هەڵبژاردن باشمان لە بۆ بەدەر ناکەی بەڵام ڕێفرە ئەوە هەڵبژار نەچی ڕاستەقینەیە وە گۆڕانکاریشی پێوەیە ئەوە ئیرادەی نێو دەوڵەتیە ئیرادەی نەتۆیە گرتووەکانە ئیرادەی ئەمریکای ئیراتەیە هاوپەیون ئیرادەی عێراقە و ئیرادەی خەڵکی کوردستانجی زۆر باشە مامۆستا باسەوە دەکەی دۆڕا و دیارە بەڵام براوە دیار نییە یەکێتی نیشتمانی کوردستان بە پێ چ شتێکەوە پێشبینەکانی بەڕێز دەبێتە براوی ئەم هەڵبژاردنە کۆی نابتە براوە زین چۆنە بزەبت باشتر پێ باش لە ساڵی 96 ینی با بڵێن پێشی 96 یەکێتی نیشتمانی تقریبا حکمی کوردستان و هەولێری دەکرد بەڕاستی حکومەتی ناشیرنی کرد لە ڕووی ئیداری ڕەنگە هەندشتی جوانی مەسن موچەی دەدا داهاتشی نەبوو مۆزەف بەشی خۆی ئەو کێشە ئەوانی نەبوو بەڵام لە ڕووی میلیشایی بەڕاستی تێل دەجزرا تێلی کارەبای لیان دەکرێت دیان بینا تێکێندا شیشەکانیان دەبرد مەقەر تاڵانکردن نازانم وەزعەک بوو ئەو میلەتەکە ساڵی سیوێکی ئابکرا پێی ناخۆشنم خۆ سیوێکی ئاب خیانەتەکی زۆر گەورەی خیانەتەکە قەت لە کۆر نابدە بەس خەرک پێی ناخۆشنم لەبەر ئەوەی چیا دەسەڵاتەکی لە کۆر بۆ زۆر لەوەی ناخۆشتر ئێستا بزەبت ئەو مەوزوعی دیسە هەر یەکە بە خیانەت بی بە تەزویر بی بە هەر نەوعەک بی ئەو دەسەڵاتی ئێستایی برادرانی پارتیان لە کۆر بکاتەوە خەرک پێی خۆشە ینی ئەوە شەرحەکچی وەزعەکەی لەبەرەوەی خەرک لە بیر چووە یەکێتی چی کردێ و چی نەکردێ لە بیری چووە عێراق ئەنفالی کردیاننا لە بیری چوە تورکیا عێراقی دەینن تورکیای دەینن یەکێتی دێ هەر یەکێک بێ ئەو حکوومەتی ئێستایی لە کۆر کاتەوە ڕاستە پێ ئەین ئەم سیوێکی ئەب خیانەت بووە نیە تو بچین جێکی عێراقی بینی لەوەی زیاتر خەڵک بەڵام پێی خۆش بوو ئێستا عینیشتە کاتە چی یەکێتی بێ چی هێزەک بێ بەس برادرانی پارتی لە کۆر ئەو میلەتی کاتەوە کە دەستی بەسە ماڵ و ژنک و سامانی ئەو میلەتی داگرتیە بەسەر نەفتی داگرتیە بەسە ئاوی داگرتیە کورە بەسەر هەموو شتێکی داگرتیە لەو کوردستانی باج و خەرازە تو هەر بجولیەوە باجت لەسەر خەرک پێی خۆشە بگۆڕدرێ ئەو شتە لەبە هەندێک ئەم دەرم کە معارەزە بەدیل نییە مەجال هەیە یەکێتی نیشتیمانی ئەو جارە ئەو بەدیلەوی بەڵام ئەو عەقڵیەتە گەورەیە لەناو قیاداتی یەکێتیە پێم وانیە هەبی باشە خۆی سەرۆکیەتی باسیەوە کرد بووکەوە پارتی دەکروسی لەوان زیاتر ئەهێنێتن قسەی بەڕێزت ئەو لێدوانە ڕاستەقینی یانە بەس ئەو نیشانی ئەوەیە کە ئەو مستەوای نییە بێ ببتە بەدیل ئەگەر بڵێن ئەو لێدوانە ڕاست لەبەرچی گوتم بەس پارتی دیموکراتی کوردستان تاکە حیزبە لە کوردستان ئێستا لە ئاستی ئەو مەسئولیەتەیە کە هاتە مەیدان تێگەیشتیە گۆڕانکاریەک لە گۆڕەیە تێگەیشتێت دۆڕاوچەیە ئیشێکی زۆر گەورە و بە مستا دەکا بەڵام ئینتاجی نییە دەنا وەکو حیزب وەکو سەرکردە بە ئەدی لایەنەکەین کە نەخێر لایەنەکەین کە هەتا ئەو نقطەی ئێستاوا ئێمە گفتوگوی لەسەر دەکەین لەو ئاستەی نییە و تێژ نەگەیشتە لەو ئاستەی چۆن گۆڕانکاری دەکری هەر کەسە لە بۆ خۆی ینی بەوەهمی وا تێدەگا سەرکەوتنەکی بەدەست دێنی سەرکەوتنەکیوە هیچ ئەساسی نییە مفاجە ئەوەیە ئەو جارە ئایا خەڵک زۆر دێتە دەنگدانیانە و ئەو کە دێتە دەنگدان چۆن ئەتووا دەکەی ئەو ئیرادەی دەنگدەریان ئەوی پێی دەگوترێت سایکۆلۆجیەتی دەنگدەر سایکۆلۆژیەتی زۆر تایبەتە لە کوردستان دەتوانی موافقوی لەگە ئەو سایکۆلۆجی تاتە دەنگەکی زۆر بینی چکە هەر یەکێک بێ موافقوی دەتوانی هەتا نێزێک 40 کورسی بین زۆر باشە مامۆستا دەربارەی دواخستنی بانگەشی هەڵبژاردن بڕێوە بوو 16 مانگ دەست پێ بکات و بەڕێوە بچێتن دواخرا بۆ 25 مانگ ڕێکەوتنێکی سیاسی هەبوو پەیوەندی بە ناردنی موچ و بابەتانەوە هەبوو کاتە ئەسی لەسەر بانگەش هەڵبژاردن بکاتن یا خودی کاری کۆمیسیۆن ئاسایی پێم وانە جارە شتانە باز دەکرا ئەنی ئەوە تەهران تاسیری هەیە لەسەر بژاردن بەغدا هەیتی واس هیچ ڕاست نیست هیچ ئەسڵەکی نیە ئێران ئەگەر تاسیری هەبوایە
پزیشکیان دەرنەچوو علی خامنەی بەخۆی دەنجدای تا بەسەڵاتەکەوتنی سیاسی نێو خۆی کوردستان دەکرێت لە نێوان حتا نێوە- حزبی نا. دەسەڵاتدار بۆەوەی کاکە ئەوەی باسی یەکێتی و پارتی دەکات ئیتفاقیان هەیە خەرچی بێ ئومێد دەکەن هیچ ئیتفاقیان نیە ئیتفاقیان نییە. نەخێویست نییە هیچ ڕێکەوت نەچیان نیە زۆر ناتەبانە وەو ناتەبایە زۆر لە ساڵحی معارزێ بەس معارزە نازم وڵی ئەوە چییە ینی مەجموعات پیدا بینە ئەها یەکێتی پارتی یەکن ئەها یەکێت پارتی باشن حکوومەتی ئاە کاکە یەکێتی و پارتی پشتی یەک بگرن یاک معارزە وجودی نامی هیچی پێنە زۆر خراپە ئەو نوع خطابە خەڵکی بێ ئومێد دەکەن نا ئەسلان هەموو پارت و بڵاو بینە چۆن معارزە پارت و بڵاو بینە دەسەڵاتیش بۆ پارت و بڵاو بین ئەتو لەبەر چی یەکیان دەخی لەبەرچی وڵا پاشان یەک دەگەنەوە وڵا پاشان حکومت ئێوە ناگە حکوومەتی دروست بکەنەوە پێویستی بە تونانی لیان گەڕواوانە لێک بووینەوە ینی ئەوە ڕاست نییە ئەو قسانە هیچ ئەسل ئەساسی نییە هیچ ڕێککەوتن نییە هیچ دافعگ لە پشت ئەوەی نیە یەکێتی و پارتی لەو مستەوایینی نە بتوانن ئەحداز بگۆڕن هیچیان پێ ناگۆڕێ لە ڕای خوای ئێوە بۆ ئەو وەکبریت هەم بوختانیان پێ دەکەن هەم مەتحیشیان دەکەن بەو شێوازەی کە هەیە وڵاوانە ڕێککەوتونە وڵاوانە لەگە تورکیا و لەگە ئێران و ئەنقەرە و هەموو پاڵپشتی ئەوانە ئەوهانیە ئەو شتانە ڕاست نیە وڵات دێزانیان لە بۆ دەکریان تەزویر دەکریان نازمە هیچی ڕاست زۆر باش مامۆستا کۆتا پرسیارم باوە بێتین لەسەر هێرشەکانی وڵاتی تورکیا ئێستا بە قوڵایی نزیکەی 25 کیلومتر هاتوتە نێو خاش هەرێمی کوردستانەوە لە ماوەی ڕابردوودا لە سنووری پارێزگای سلەیمانی بەهۆی درۆنەوە ڕۆژنامەنووس دەکوژێتن هەڵاتی سیڤیل دەکوژێتن بۆچی سەرکردەکانی کورد بێدەنگن ئەم هێرشانە چۆنە قسەی گرنگکەی لێرەدا هیوادارم هیچ لایەنێک پێتوڕە نەبی برادرانی قەندیل هەڵەیان هەیە لە کوردستان لە هەرێمی مەسەڵەن ناچەکیان دیاری کرێ ناوی هەرێمی میدیایە لە ناو کوردستان بەلەدیاتێنە زۆر هەڵەیەکی چەوتی ئیلا دەرز هەڵەیە استراتیجیە کەیفی خۆشتیان زۆر جاوم پێگوتیان بە گیان نەکردینە برادرانی قەندیل وەکو پارتی و یەکێتی ئەنج بەجێ خەڵکی ناکەن کەیف خۆیان بەس هەڵەیەکی گەورەیە ئەو جارە هەڵەی دووەم ئەوەیە هەر مقاومەتی لە باتین دەکەن یان لە گارە دەکەن بە ناوی گەریلا زۆر هەڵەیەکی گەورە باش ئەوان مقاومە دەکەن بەڵام دەبی برێن ئەوە گەنجانی کوردی باشوورە دەیکن مەریە من لێمە چکە تو جێی توش باکوورە جێ تو ناو کوردستانی ئێرە نیە ئەمە ڕاستە هەموو بەشەکانی کوردستان دەبی ئەمە براییەکی نابی دەبی ئەمە یارمەتی دەریان ئەوە سابیتە بەڵام دەبی بە شێوازی خۆی ئەوە لەلایەک لەلایەکی برادرانیش پارتیش دەبی شتێکی بزان تورکیایان کە هینایە هەڵەیەکی استراتیجی زۆر گەورەیە با بڵێن ئەوان مشکلیان لەگەر هەندێک مەفرزەی قەندیل هەیە کە لە ناوچەکان هەمووی 200 نەفەر نادی ئەو 200 نەفەر ئەوەندە خەتەر نییە لەسەرەت و ئەگە وەکو حیزبیش بێ ئەتو جێشێکی تورکیات هینایە بەو قەبارە گەورە هینایتە ناو کوردستان ناگەڕێتەوە حتا هەرێمی کوردستان ئەو لە من وەرگە کۆتایی بەو جوڵەی تورکیا بەچدی کە تورکیا ئەوەی نیازە حتا جێشی عێراقی و حەشتی شەبی نەسنە جێوی کە داوای کردە تورکیا ناگەڕێتەوە معنای چێ قسە معنای هەرێمی کوردستان تێک بدرێت معنای جێشی تورکیا تەنها لە بۆ قەندیل نهاتیە دژی هەرێمی کوردستان هاتیە ئەو مەوزوعە بەڕاستی سەرکردایەتی کورد چەند لە ڕیفراندۆم بە هەڵەداچ بوو لەو قەزیێش ئەوەندە بە هەڵەداچ زۆر باشە مامۆستا لە ماوەی ڕابردوودا ساپێکوتنێکمان هەبوو ئەو کاتیش باسمان لە هێرشەکانی تورکیا کرد باس لەوە کرد ئەگەر حکوومەتی عێراق نەبووایە ئەوە مالی 4 و 5 تورکیا هات بۆ ناوخاش هەرێمی کوردستان واتە حکوومەتی عێراقی ڕێگر بوو لە هێرشەکان چی گۆڕە حکوومەتی عێراق چۆن ڕازی بوو بە هێرشەکان و هەر کورد حکوومەتی هەرێم و سەرکردایەتی کورد حەولیاندا عێراق دەکەن بەڵام خۆشبەختانە هەتا ئەو لە حزب ئەی پێی دەگوترێت دەولە العەمیقە لە عێراق ڕازی نییە ئەم درم بۆی خۆشمایە بەڵام وەزیری خارجی کووردە وەزیری ناوخۆی هەرێم کووردە ئەوانە ئیتفاقیەکەیان لەگەر عێراق لەگە مستەشارەکی سوودانیە چووە بەشداریان کردیە یعنی ئەوانە ئیتفاقیان لەگەر ئیتفاقییان کردیە لە 100 ساڵی ڕابوو و ئیتفاقی وها لە بۆ حرکەی تحرڕی هەر چار پاسی کوردستان خراپەت دروست نەبووە بەڵام عێراق ڕازنیە ئێستاش ئەم ئەوەی دووبارە دەکەم ئێستا عێراق نەنینی عێراق تێکچی پارچە ئێستا جێشی تورکیا دێتە ناو هەر پارچەکانی کوردستان قسەکت پێ بێن جەنابی کاک مەسعود لە کۆبوونەوەی مامۆستایانی ئاینی باسی کرد و ئەگەر وا بڕوا و ئەمە بەتەمانە ئەمە بگۆڕن و لەو هەڵبژاردنەی ئەمە وا دەکەن بدۆڕێنین قسەکەی دۆڕانەکەی ئەم پێم وایە ڕاستە
بەشروت بەڵام بە هەروانە ئەمە سیوێکە چی ئایبکەکەین ئاگای لێبی سیوێکی ئاب مەجالیکردنی نمایە چکە ئێستا هەرێمی کوردستان ساحێبی هەیە ساحێب سیادەی قانونی عێراقە عێراق لە بەندی حەوت دەرچوە خۆوە چێ و کاتی سیوێکی ئاب بوو عێراق ساحێبی کوردستان نەبوو تورکیا دەیتوانی بێ عێراق دەکەن ئێستا بچی لەگەت تورکیاش ئیتیفاقکە برێوەەر ناتوانانی بێتە ناو یەکشە تورکیا هەر ئەوەندەی دەتوانی هەتا ئەو شاخانە بێ بەو ناوەی کە ڕێی پێدرایە یان لە زمانی ئەو ئیتیفاقیەوە و ئیتیفاقیش ئیتیفاقیە نیە بۆ ئاگاداری تەفاهمی پێدرێن چکە ئیتیفاقیە پەرلەمانی دەوێ موافقی عێراقی دێ ئەو تەفاهمە وەزارەتی خارجی عێراقی کردی کە کوردە ئەمە تێدەگەین ئەو مەوزوعات لە چێڕادێ یعنی ئەوانە ڕاستی قسەک هەیە عێراق مشتری بە ئامرەبی ئێستا هەرێمی کوردستان تێکچوو ئێستا بەڵام مشتری نییە یعنی محوەری ئێران عێراق نازم ئەو محوەرە پێیان باشە هەرێمی کوردستان ببینی ئەیش لە نەک لەبەر خاتریمە ئەمنی قەومی ئەو وڵاتانە پرۆژەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وا دەخوازی کە حالەتی قەومی لە کوردستان ببینێ نەکەک حالەتە چی مەزهەبی ئەوە گرنگە لە بۆمە ئەوانە هەتا ئێستا نایەنە ناو مؤامەراتی تورکیا لەبەر ئەوەندێ بەڕاستی ئەوەی تورکیا دەیەوێت تێکدانی تەواوی حرەکەی تەحڕوریە و هێزی تیرۆریان هینایە شتیان هینایە ئەوانە بینن لەو شوێنانە تەسبیت کەن ئاگای یانی ناسم سەرکردایەتی کورد ئاگای لەو شتانە نییە ئەوەش تەبان ئێران و عێراق و حتا ئەمریکاش پێڕازی نییە بۆ جم جۆڵانەی تورکیا مامۆستا لەو ناوچانەی بادینیان کێسە سوپای تورکیای لێیە مانەوەیان کاتیە یان دیاری کراوە ئەمێنەوە ئەو جادە و مەشاریعانەی تورکیا هینایەتی و ڕەبایی لێدایە و با بڵێن تیرۆریستانی دنیای هینایتە ئەوێ و حەلەمی کوردستانی لێوێ لادایە و دار و باری وات نازم چی دەکا و ئەوەی ئەوەی نییە بگەڕێتەوە بەو شێوازەیت ینی ناگەڕێت و ڕاستیەکەی بەڵام ئەو کاتە دەگەڕێتەوە ئەگە حکوومەتی هەرێم ئەو حکوومەتی ئێستانە حکوومەتی ئێستا قەت شتیوە ناکە ئەو حکوومەتە بگۆڕێ حکوومەتەکی وەتەنی ڕاستەقینە بێتە کوردستان لەگە عێراق پێکەوە دەتوانن دەریکەن چکە عێراق ڕای لەگە دەرکردنیتی ئەوەی کە ڕێگرە لە دەرکردنی حکوومەتی هەرێمە بەداخەوە زۆر باش هەر لەسەر شێرکردنی ڕۆژنامە نووسانە لەیان سوپای تورکیاوە ئەتوانرێت ڕێگەری بکرێت لە دووبارە نەبوونەوەی ئەم شێوازی درۆن لێدان و شێرکردنی ڕۆژنامە نووسان ئەتوانرێتن ئەگەر ئەتوانرێ چی ئەتوان حکوومەتی عێراق یان حکوومەتی هەرێمی کوردستانە ئەگەر ناتوان چۆن بۆچ ناتوان هەتا ئەو حکوومەتی هەرێم بەو وەزعی بی هیچ شتێک ناکرێت چکە دز و ساحب ماڵ یەک بن نمونەکە لە بدەین لە زادەی فەرقی هەیە لە ڕانی درۆنی تورکیا لە وەستایەک و عملشی دە سیاریان پێ یەکسەر بەیانی حکوومەتی ئێرە درێ ئەوە دوو گەری لە قەندیل هاتن لەوێ لیدا ئێوە توهای پێبری دوایە کە دەبی وەستا ئەمەلە بوونە فەقیرە نەشەهید بوو سیارەکەشیان سوتا ئەتو حکوومەتی خۆت وابرێ ینی ئەم قسەک دەکەم ڕێنی خاک ناموسە زۆر جارە و دەسەڵاتی ئێرە بە فلاندن خائینی سەر بە بەغدای سەر بە ئەنقەرەی سەر کاکە خەڵک ناموسی هەبی چۆن شتی وا دەکات چۆن جاسوسی دەکات چۆن سەر بە تاران و ئەنقەرە هەر یەکێک هیچ ناموسی نیە سەر بە ئەنقەرەبی سەر بە تارانبی سەر بە بەغدابی هیچ ناموسی نییە چکە وەتەن ناموسە بەڵام چێ دەیکات ئەوانە دەیکەن کە ئەهلی گەندەڵکار نە ناموسی هەیە نە شەرەفی هەیە نە وەتەن هەیە ئەم گەندەڵکار دەرێن ئەجە گەندەڵکار عیلاقم بۆی نێدا ناو چه حیزبێ لە هەر ناو هەر حیزبەچی بی بەس ئەوانە جاسوسی دەکەن مەجموعەک فایلدار لە بەغدا کاتی خۆی چێبوون مسەقەف و مامۆستای ئاینی و ئەکادیمی و خەڵکی وەتەنی بوون کەسی تێدا نەبوو ئەدی ئێستا لە تاران دوو کتاب دەرچووە عینی پڕی ناوە پڕی ناوی حیزبانە سبەی دوزبەی لە تورکیاش ئەوە کەشفەری کە ڕۆژنامە نووسی تێدایە مسەقەفی تێدایە نووسەری تێدایە ئەدیبی تێدایە مامۆستای ئاینی تێدایە هیچ تێدادی هەر ئەوانە کە گەندەڵکار چەند عیبەت و ماڵ و سامانێکی گەلە زۆرت هەیە مەسئولین کە زۆر ئێوە ئەو دەچن سی خوڕی لە بۆ ئەو دەوڵەت و ئەو دەوڵەت و ئەو دەوڵەتی دەکەن لەبەر ئەوەی هەتا حکوومەتی هەرێم بەخۆی بەشێک بی لە هاندانی خەت ئێستا ڕاستی پێ بدەم قسە چی ناخۆش دەکەم حیزبی دەسەڵات ئەندام و لایەنگری خۆی لەس ئەساسی سی خوڕی لە بۆ ئەو دەوڵەت و دەوڵەتە پەروەردە دەکات هەر لێرەش تەماشاکە کە حیزبیەکی دەبینی خەڵکی کوردستان فێر بووە ئاگال لێبی ئەوە فلان حیزبە راپۆرت لەسەر دەنووسی یان لەسەر میلەتەکەی خۆی یان کە لە شوێنێکی دەیبینی
چی لێ دەکەی دەری وڵەوە سەر ڕەنگە سەر بە تورکیابی سەر بە ئێران یان سەر بە بەغدادی ئێستا حیزبی دەسەڵات ڕاستن زۆر شکل لێ دەکەی یعنی وای لێ هاتیە ئەندام و لایەنگەریان لەسەر ئاساسی سیخوڕی پەروەردە دەکەن و یان بە ئاسانی دەکردرێن ئێستا لەسەر راپۆرتەشی دەنووسی لە بۆ حیزبەکەی خۆی وابزانم 25,000 دەدرێتی 50,000 دەدرێتی ئەگە بڕێک بەقوت لەسەر ئیسلامیان یان لەسەر قەندیل یان لەسەر ڕۆژنامە نووسان بزانە یا حتا لەسەر کۆمێن نووسین شتەچی دەدرێت ئەتو ئەوەی فێر دەکەی ئەم قەرە دێ 25 وەرەقەی داتی یان 50 وەرەقەی داتی شتیت کە گەورە دەکە یان ئێران ئەوەندە تومەنەی دەیلاتی و شتیت کە دەکە سبەی بەغداش ئەتو فێری دەکەی کاکە ئەو جەل لەبەر هەندێ بەڕاستی ئەمن قسەچی دەکەم بڕک ناخۆشە ئەمن دەسەڵاتدار بم لە دەستوری کوردستان ئەو جۆرە حیزبانە بەڕسمی قەدەغە دەکەن کە ئەوی ئەو ئیشانە کردێ نالم ئەو حیزبانە لە ناو میلەتە خاوێنەی من ئیش بکە کە تو گەندەڵکاربی و خەڵکی فێری سیخوڕی بکەی خەڵکی فێرە مادەی بێهۆشکەر بینی و خەڵکی فێرە مەلها بکەی و خەڵکی بەڕاستی ئەوانە ئەم بم لە دەستور حیزبی وە بەڕسمی چۆن ئیشتیتات البعث قەدەغەیە و مادەی دەستوریە ئەوە مادەی دەستوری لە کوردستان دەین لەبەر هەندێ ئەم پێم وایە هەتا ئەو حکوومەتای ئێستا هەبی کە پێکاتی لەو دەمەی پێکاتی لە پارتی و یەکێتی و گۆڕان پێشووتر لە لایەنەکانی ترش پێکات و ئەو حکوومەتە هەتا ئەو حکوومەتە هەبی نە قەدەغەی کوشتنی ڕۆژناوانسان دەکەن نە تورکیا دەرەکەن نەڕێ لە درۆنیش دەکیر زۆر باش نووسەر ڕووناکبیر و چاودێری سیاسی مامۆستا زۆر سوپاس بۆ دەرفەتە زۆر سوپاس بۆ بینەرانی وێزگە نیوز کە تاواکو ئێستا بینەرمان بوون